خوا ئەو قسەی لە مێشکتان دەرکەن، لە دڵتان دەریکەن، لە بەرنامەتان دەریکەن، بەرخی نێر بۆ سەر بڕینە. یعنی کوڕەکەی تۆ خوا بۆ دروستی کردەوە بچی لەسەر زەویزار بیدەی بە کوشت. یعنی کوڕەکەی تۆ بۆ دروستکراوە لەسەر گژوگیا، لەسەر حیوانات، لەسەر سەیارە، لەسەر نازانم چی بیدەی بە کوشت. بەرخی نێر بۆ سەر بڕینە. نەک کوڕەکەی تۆ بەرخ نییە، کوڕەکەی تۆ مرۆڤە. ئەم قسانە واز لێ بێنن. چەندەها کەس دەڵێ مامۆستا چی بکەم؟ باوکم کێشەمە دروستەکە، ئەڵێ بڕۆ خەڵ بکوژە. بە تایبەتی ڕوو دەکەمە ئەو کەسانی کە تەمەنیان هەیە کە باوکن. ڕەحمەتی خواتان لێبێ، کێشە بۆ مناڵەکانتان دروست مەکەن. خوا ئەو قسەی لە مێشکتان دەرکەن، لە دڵتان دەریکەن، لە بەرنامەتان دەریکەن، بەرخی نێر بۆ سەر بڕینە. یعنی کوڕەکەی تۆ خوا بۆ دروستی کردەوە بچی لەسەر زەویزار بیدەی بە کوشت. یعنی کوڕەکەی تۆ بۆ دروستکراوە لەسەر گژوگیا، لەسەر حیوانات، لەسەر سەیارە، لەسەر نازانم چی بیدەی بە کوشت. بەرخی نێر بۆ سەر بڕینە. نەک کوڕەکەی تۆ بەرخ نییە، کوڕەکەی تۆ مرۆڤە. ئەم قسانە واز لێ بێنن. چەندەها کەس دەڵێ مامۆستا چی بکەم؟ باوکم کێشەمە دروستەکە، ئەڵێ بڕۆ خەڵ بکوژە. باوکێک گیان، تۆ باوک بە باوک دڵسۆز بە، کێشە و ئاژاو بۆ مناڵەکانە دروست مەکە. ڕۆڵا گەر فڵان کەس نەکوژی کوڕی من نیت. والله بە قسەی مەکە بە هەزار جا بڵێ کوڕی تۆ نی. ئینسان لە خوا بترسێ، کوڕەکە تووشی کێشە مەکە، مناڵەکان تووش کێشە مەکەن. بیرکەرەوە لە سەرنجامی ئەوەی کە خەڵکە کوژی سەرنجامەکەی چییە؟ بیر لە سەرنجامەکەی بکەرەوە، بیر لەوە مەکەرەوە خەڵک بێڵێ ئافرین. ئافرین نییە، خەڵک پێ دەڵێ فەڵان کەس بێعەقڵی کرد، ئەوەی کرد. خەڵ ناڵێ پاڵەوانی.